زۆرم حەزە کرد کە تاک لەگەڵ کولی یانەیەک و کولی پەیمانگا و کولی گروپێکا دانیشتم و لە نزیکەوە گوێم لە هەم سەرکەوتنەکانتان و هەمیش معاناتتان بگرم. بەڵام بەداخەوە چەند جار هەوڵم ما بەهۆی ئەم زروفانەی کە یەتە پێشەوە لە کوردستانە نەکرا. بۆیە ئمڕۆ حەزم کرد کە بەیەکەوە دابنیشین و لە دوای ئەوە بەرنامە دابنین بۆ چۆنیەتی کارکردنمان بەیەکەوە. من ئەزانم گروپی وەرزشی بە تایبەتی ژنان پێویستیەکی زۆری هەیە، هەم بە دەعمی مادی هەمیش معنەوی، و ئەزانم وەرزشوانانی هەموو جیهان کە بەشداری لە یاریەکە ئەکەن، سەردانی وڵاتێکەکەن، ئەچن بۆ شوێنێک دەعمی وڵاتەکەیان و خەڵقەکەیان و حکومەتەکەیانی لەگەڵا. بەداخەوە لێرە بەو شێوەیە نییە کە چاوەڕوان ئەکرێ. لێرە وای لێ هاتووە کە تیمەکانمان بەسەربەرزی ئەڕۆن بۆ شوێنێک سەرکەوتن بەدەستێنن، یەکەم دەرئەچن یەنەوە تەنانەت لە مەتاریش پێشوازیان لێ ناکەین، یاخود ناڕۆین چەپکە گوڵێکیشیان بۆ بەرین. من خۆم داوای لێبوردنتان لێ یەکەم لەو بارەیەوە و هیوادارم کە لەمەولا بتوانین بەیەکەوە کاری زیاتر بکەین و پاڵپشتان بم.